چاودێریکردنی مامۆستایانی ئاینی لەلایەن وەزارەتی ئەوقاف و کاروباری ئیسلامی بەتایبەت لە خوێندنەوەی وتارەکانی ڕۆژی هەینی توندتر بوونە و بۆ ئەمە بەستەش لێژنەیەک لە نێوان هەردوو وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی ئەوقاف پێکهێنراوە و نەخشە ڕێگایەکی تازەیان بۆ ڕێکخستنی وتاردان لە مزگەوتەکان و کەناڵە تەلەڤیزیۆنیەکان داناوە کە زۆربەی مامۆستایان ئەو خاڵانەی هەردوو لێژنەکە ڕەت دەکەنەوە. سەرۆکی لێژنەکەش لە ئەوقاف دەڵێت کارێک دەکەن لە بەرژەوەندی مامۆستایانی ئاینی بێت. مامۆستایانی ئاینی هەموو ئامادە بوون و هەموو قسەی خۆیان کرد ئەوانی لە دڵی خۆیان بوو باسییان لێوە کرد ئێمە بۆمان ڕوونکردنەوە کە مەرزی هەموو ئەو شتانی کە لە ڕاگەاندنەکان بڵاو دەکەیتەوە وایە سێ ناونیشاندادرێ بۆ ئەوی مامۆستا سوود لەو سێنی ناونیشانە وەربگرێ ئەگەر مامۆستا بابەتێک چیرێکە عنوانە چیرێکی پێ باشتر بوو کە لە گەڕەک و لە منتیقەی هەیە پێی باش ئەو هەفتەی باسیەوە بکە بۆی هەیە باسی ئەو بکە. مامۆستایانی ئاینی لە کۆبوونەوەیان لەگەڵ لێژنەی وەزارەتی ئەوقاف و وەزارەتی ڕۆشنبیری ڕەخنەیەکی توندیان لە نوێنەرانی هەردوو وەزارەت گرت بەوەی چاویان بڕیوەتە مامۆستایانی ئاینی و زۆر جار بە توندڕەو ناویان دەبن. دەشڵێن پێویستە وەزارەتی ڕۆشنبیری لێژنە بۆ ڕێگریکردن لەو درامایانە پێکبێنێت کە شیرازەی کۆمەڵگەیان تێکداوە نەک مامۆستایانی ئاینی. مامۆستایانی ئاینی ئەو پێگە گرنگیان هەیە لە کۆمەلگا کە بوونەتە هۆی پاراستنی ئاسایشی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان لە جیاتی ئەوەی ڕێز و ستایشیان بکرێ خزمەتەکانیان بنخێنرێ. ئەمڕۆ ناکرێت کە مامۆستایان بێدەنگ بکرێن لەوەی کە لە کۆمەلگا ئەمر بە معروف و نەهی لە منکەر بەو شێوەیە کە قورئان داوایەکە ئەو هەموو بێڕێزی بەرامبەر بە دینەکرێ بەرامبەر بە مقدساتی ئیسلامەکرێ ئەو هەموو فلیمە ئیباحەتی کە ئەمڕۆ لێ ئەدرێ کە بۆتە هۆی ئەوەی ئەخلاق و ڕەوشتی جوانی میلەتی کورد کە ئەوە ناخوازێ وتمان ئێوە بێن سانسۆر لەسەر ئەوە دابنێن. کۆمەڵی خاڵشی تێدایە کە باز لە تەحدیدکردنی چالاکی ئاینەکان دەکاتەوە بێ پرس کرێ بە وەزارەتی ئەوقاف ئەو جا چالاکی ئاینەکان بکرێت چالاکی ئاینی کە تۆ بەو مطلقی بۆ ڕەهەیە ئێنی معنای وایە لە دەرەوەی مزگەوتیش حتا ڕێکخراوەکان نژگرێتەوە کەوا چالاکی ئاینەکان بەبێ پرسی ئەوقاف نەیکەن بۆیە ئەو خاڵانە کە دانراوە ئێمە داوای ئەوە ئەکەین بەو ڕەهەیە بەو مطلقیە نەبێ وە کۆمەڵی خاڵیشان ئەبێت دەستکاری بکرێت. دانانی عنوان و وتار دوایی بیبەخشیتەوە بە مامۆستاکان و پەخشی بکەن لە مزگەوتەکانە کارێکە نادروست بە نادروستی دەزانین ئێمە بۆ بە نادروستی دەزانین چونکی ئەو بابەتەی کە گونجاوی ئەم شوێنەیە لە شوێنێکی تر بە عەمەل نایە ئەو ڕووداوەی کە ئەمڕۆ یا دوێنێ ڕوویداوە لەم دەڤەرە لەو دەڤەرە ئەو ڕووداوە ڕووی نەداوە. نواندنی وتاری مامۆستایان لە زمانی حکومەتا پێشوو یعنی عنوانیان وەردەگرت دەبوو وتارەکەت ئەمن بیبینێ بەڵام ئەوە هەڵە بوو دوایی ئەو بۆی سەر نەچوو. وتاری ئاینی پێویستی بەوەی یەک کە ڕێک بخرێ و یەک بخرێ بەڵکو وتاری سیاسیمان کاریگەری زیاترە لەسەر خەڵک کە خەڵکی هەموو تووشی گرفتی دەرونی و گرفتی قەیرانی و گرفتی دەربەدەری و کێشە دەردەسەری کردیا ئەگەر وتاری ئاینی نەبا لە ماوەی ئەو 2-3 ساڵی ڕابردی دڵنیامە چەند گرفت هەیە ئەوەندەی تر گرفت لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست ئەبوو. نوێنەری وەزارەتی ڕۆشنبیریش دەڵێت ئامان زیانە پێداچوونەوەیەک بەڕێکخستنی کەناڵەکان بکەن و لە داهاتوودا هەموو کەسێک نەتوانێت کەناڵێکی تایبەت بەخۆی دابنێت. بۆ ئەوەی لەمە دووە هیچ کەناڵێک نەتوانێت پەخشی وتاری ئاینی بکە ئەو وتاری ئاینیانی کە ڕەنگە مامۆستایە بەڕێزەکە کە وتارەدا ڕەنگە مۆڵەتی نەبی لە وەزارەتی ئەوقاف ئەو مزگەوتەش نەبێ بۆ ئەم بەبەستە ئەو لیژنەیەک پێکاتوە بۆ ئەوەی لەمەدا بە ئاگاداری وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی ئەوقاف وەزارەتی ڕۆشنبیری بەعنیە تەنها علاقەی بە ڕاگەاندنەکەوەیە. مامۆستایانی ئاینی کە هەمیشە لە ڕێگەی مینبەرەکانیانەوە خزمەتی کۆمەڵگەی کوردی و ئاینی ئیسلامیان کردووە جێگای دیاریان هەیە لە هۆشیاری کۆمەڵگا بەڵام لە ئێستادا هەوڵێک لە ئارادایە تاوەکو وەزارەتی ئەوقاف ناونیشانی وتاردان بۆ مامۆستایانی ئاینی دیاری بکات کە زۆربەی مامۆستایانی ئاینی ئەم هەوڵە بە ناڕاست دەزانن. ئاراسازیز کەناڵی پێام هەولێر.